الحمد لله وكفى، وصلاة وسلام على عبده الذي اصطفى وآله المستكملين الشرفاء. أما بعد، جيك لو سنة قوليانا كبدام أكريت ولفظة وذكر وقرآن ودعاية جوري كرماني لسنة لنيوشكان معنا كبي أو تريس سنة فعلي واعتبر كتارك أو سنتاني كبي غمري خاصة صلى الله عليه وسلم بكتار كبيتي لنيوشكان يا بيويستا إيما بيان كين بو أو نيوشكان من باشتر وجوانترين نيوشبه لو نيوشب شيء كبي غمري خاصة صلى الله عليه وسلم كبيتي چونك أخوي أفرمي صلوا كما رأيتموني أصلي. نوێژ بکەن بەو شێوەی کە من ئەبینم نوێژەکە، واتە پێویستە نوێژەکانمان لە نوێژەکانی پێغەمبەری پاک صلی الله عليه وسلم بچێت. یەکەمین فعل بریتیە لە رفع اليدين ذو المنكبين ئەو الأذنين، دەست بەرزکردنەوە بۆ شانەکان یا بۆ لای گوێک. مەسەڵەن لە تەکبیرەی ئیحرامە ئێمە دەست بەرز دەکەینەوە بۆ لای شان و باخود بۆ لای مستەوای گوێچکان. وهروها لەگەڵ ئەم تەکبیرەی ئیحرامە سنەتێکەوە ئینسان لە کاتێکە کە ئەچێ بۆ ڕکوع و کاتێک کە هەڵەسێتەوە لە ڕکوع و کاتێک کە تەحیات دەخوێنێت تەحیات یەکەم هەڵەسێتەوە بۆ ڕکاتی سێم، و هەروە لە تەحیاتەکە هەڵەسیتەوە لەو کاتەشە ئەتوانی دەست بەرزکەیتەوە. چۆنێتی دەست بەرزکردنەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بووە کەوا دەستی پەنجەکانی جووت کردووە و درێژی کردووە و ڕوە قیبلە دایناوە و بەرزی کردێتەوە تاکو مستەوای شانی یاخو مستەوای گوێکانی صلی الله عليه وسلم. پێویستە ئێمەش بەو شێوەیە دەستەکانمان بەرز بکەین، چونکە بەڕاستی هیوا هەیە زۆرمان نوێژەکانەکە دەستی هەر ئاوا بۆ خوارەوەیە، ئەڵێ الله ئەکبەر یاخو ئاوایەکە یاخو دەستی بەرز دەکاتەوە بەرەو ئەرزا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو های کردووە، پێویستە ئێمەش خوێنکەوتەی ئەوین ئەو شێوەی بکەین کە ئەو فەرموویت. دووەم کردداری سنەت ئەوەیە کەوا وضع اليد اليمنى على اليد اليسرى على الصدر. ئینسانی مسلمان دەست دانێ لەسەر دەستی ڕاستی لەسەر دەستی چەپ دانێ، یاخود وەضعی بکات یاخود قەبضی بکات و لەسەر سنگ داینێ یاخود لە سەروی ناوەکی هەر ئەبێ. ئەوانە هەمووی فەرموودە هاتووە لەسەری و سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و هیچ کەسێ بەو شێوەیە بکە ئەجر و پاداشێکی زۆری هەیە. و هەوڵ بدەن زۆر شۆڕی نەکەنەوە بۆ خوارد ناوکتان یاخود لەسەر ناوکتان، و هەروە بەرزی مەکەنەوە هیوا هەیە خاتە پڕپڕاگەیەوانە لەسەر سنگت داینێ یاخود لەسەر و ناوکت بە هەر شێوەی دەستت داهانێ یاخود دەستت دەگریت، هەردووکی هەر جایزە و خوای گەورە لێمان قبوڵەکە، چونکە شوێنکەوتەی پێغەمبەری. سێمیان نەظر المصلي إلى موضع سجوده إلا في صلاة الخوف. إنسان ئەگەر چووە ناو نوێژەوە بۆ ئەوەی نوێژەکەی خشوع بیت، یعنی ئاگای لە نوێژەکەی بێ، هەوڵ بدا چاوی نەگێڕێ بەم لاولا شت ببینێت و سەرنجی ڕابکێشێت، بەڵکو هەوڵ بدا دائیمە سەیری شوێنی سوژدەکەی بکە. ئەوەش باشترین جۆرە کە ئینسان ئاگای لە نوێژەکەی بێ. خوای گەورە فەرمێ قد أفلح المؤمنين الذين هم في صلاتهم خاشعون. ئەو ئیماندارانە سەرکەوتو سەرفراز لە دنیا و لە قیامەتە ئەوانەی کەوا خاشعن، ئاگایان لە نوێژەکانیانە، ئاگایان لە عیبادەتەکانیانە، بە تایبەتی لە نوێژە. و سیرکردنی سوژدەش یەکێکە لەو هۆکارانەی کە مەشغوڵت ناکا بەم لاولا و زیاتر خشوع ئەبیت و ئاگاو لە نوێژەکەت بێت. چوارەمین سنەتیان إطالة الركعة الأولى وتقصير الثانية. إنسان إمام بو ياخو بتنها نوێژێ کرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نوێژێ کرد ڕکاتی یەکەمی دائم درێژتر بوو لە ڕکاتی. مەسەلەن ئەگەر بتەوێت دوو سوورەت هەڵبژێری بۆ ئەوەی لە نوێژا بخوێنی، سوورەتی تین و سوورەتی عەسر، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ یەکەمیان درێژ بێت، تینەکە درێژترە لە یەکەمای خوێن دوای عەسرێ. و ئەگەر تۆ دوو لاپەڕە بخوێنی لە ڕکاتی یەکەمە، هەوڵ بدە لاپەڕێک بخوێنن لە کاتی یەکەمە بۆ ئەوەی شوێنکەوتەی پێغەمبەر بی سنەتەکەت وەکو ئەووا بێ ڕکاتی یەکەمت لە ڕکاتی دووەمت درێژتر بێ. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەچووە سجودەوە ڕکوعەوە، کاتێک پێنجەمیان کە ئەچووە ڕکوعەوە
يا غمري صلى الله عليه وسلم قبض ركبتيه بيديه مفرجي أصابع في الركوع ومد ظهره واتكاتك أشور الركوع دستي أقلت أجنوكاني يعني أو هاتون بيجلت فنجكاني كراوبو بعكسي دست بازو كنو تكبيرك فنجكاني أكل دوا قبضي أجنويك أو أجنوي أقلت نكبة وشويه وهي أو هاكا يا أو ها بلكو أو ها هردو دستي أكل ناو أجنوكاني وبشتي دريجك وسري الريك أكل دوا لا سر لقل بشتي حتى أفرمون لو صب عليه الماء لاستقر حتى أقل أود بشتا هذا ناو بشتي بيغمري صلى الله عليه وسلم أو اندبر ريكي بشتي يعني أو هانا ويا ريكي تخت بشتي لقوا يستري ريكي كل دوا لقوا بشتيا وسيدي شوين سجود يكر بوشي ويا إيمش بيري سنيوش كمان بكين بو أوي زيادر قاداشتو أجل معن زيادة وهروها أو كساني كأشن بو سجود كاتي كإنسان شتى بو سجود آية بدس بشي ياخد بأشنو اختلافي هي برام جمهور علماء فرمون أقر نخوش نبي وكمال الهبه وبهيز بي هول بدي بأشنو لبيش عداني أو جادة سداني أو قولي جمهورة وهندي تجرع فرمون أتواني دسداني ويا أم سنتانا هالشوني كان بي دروسته إنسان أتواني جيب بكت حوتم كرداري سنتي بيغمري صلى الله عليه وسلم أويا كوا إنسان وضع اليدين على الفخذين اليمنى على اليمنى واليسرى على اليسرى واعتد استكان كالتشهد للتحيات داني شيء دست بخيت سر أشنو كانت دستي راس دست راني راس ودستي شب دست بيشز لا دانشتنا ودست الدريج بكيت وتايبتي دستي شبت هلوها فنجكان جود بكيتو أو هانا سران دايني وبرام دستي راست بنو قني وفنجت إشارة بكي بتايمتي بتريجي تحياتك مثلا بون من أمدوانيان بنو قني وأمدوانيان حلقيك بكيت ويكمشان فنجي شهادتي شدايم برز بيه وبوشي ويا دايني تاكو تاي إشارة بفنجي شهادة بكي تاكو تاي تحياتك ياخذ لفرمودايا ماتوكا وفي غمري صلى الله عليه وسلم سري فنجي جولان دوا لكاتي تحياتك زوجة قرسيواي أو ها كاوبا فلو نازل يقول فنجي إجابة وأزكيا وايليا كايا هوا هي باي داو أو جورشانا باكو في غمري صلى الله عليه وسلم لو فرموداك هاتوا شيخي ألباني أفرمي تنها سري فنجي بو لقاندوا زود إشارتي بينك الدو بخار وصل ولا راس ولا شيء. هاشتميان لكاتي سجودة فنجكان مان جوتكي ودريجيك بعكس الركوع وما الركوع فنجكان مان أكينوا وأيري برام لسجودة كشين سجود مان بس سجودة مان بوسا أرزكا فنجكان مان رأكين وداي إنين لشوية ضمن أصابع اليدين في السجود وابتعاد ذراعين عن جنبين وتدستي دور خستوته ولا الجسم يعني كدستي داناوا دستي دور خستوته للجسم نيهشتوا دستي بابكاني بنوستي بجسمي وهروها سكمان دور خينا ولا رانما سكمان نخينا سرانما بالكو دوري خينا وقومان توزي دريش بكينوا وهروها دستي داناوا لبين شانا كانت شون برزكردنەوەی الله ئەکبەرەکانە لە بینی شانیا بووە و لە بینی گوێ بووە لە سجودیشە لە بینی شانیا یا زۆر جار لە بینی گوێەکانیا دایناوە دەستی بە درێژکراوەیی و سجودی بردووە لە نێوان دەستەکانی بەڵام ئەگەر بە جەماعەت ئینسان نوێژی کرد پێویست ناکات زۆر باڵی بڵاو کاتەوە بەڵام ئەوەندەی کەوە یعنی عەزێتی برا موسڵمانەکەی نەدا لە پاڵێ نويميان الالتفات يمينا عند التسليمة الأولى ويسارا عند الثانية سلام دانوا ولكن ولا كاتي سلام دانوا بلا راستا وبلا شبه وزرك سي أو هاكا أو سلنقينا بيت وكو تنها السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله أو دي أتواني سلد بو أملاولا بجو
وكسي أجل أماني نكت بينيت كسي مثلا دز ناقري يا لكوتايا السلام دات وسيني أم لولا ناك على شوي خويا السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة تو ناتواني في بريشن نيجك قبولي شكا أو لكن نوي بلا راسه يا أو دزقرتنا يا أو شواني كاستباس ما كنا بسنتنا هم علماء نفرمون أجر عمدن جواسي اللي بينك سكا ياخذ ليت يكشي ياخذ هلا بك نيجكي دروستا و كيرز بوناك كوا دي وي راسكي توا چونکە ئەمانە هەمووی سنة جوتمان ئەگەر عەمدەن جوازی لێ بێنی نوێژەکەت هەر قبوڵە. ئەمە کۆتایی ئەو ئەحکامانە بوو کەوا باسمان کرد بۆیە ئێمەی موسڵمان پێویستە ئەمانە دیسانەوە یایا بچینەوە و هەڵ بدەن جێبەجێ بکەین و لەسەری بخوێنەوە و ئەو تارانەی کەوا دراوە بڕنگویان لێ ببین بۆ ئەوەی نوێژەکانمان بۆ شێوەی بکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوویەتی و فەرموویەتی و ئەو شتانەش کە باسمان کرد ئەحکامانە یەکەمیان وتمان شەرتی سەلا بوو شروتی سەلا شەرتە سەلاتەکە ئەوەیە ئەگەر ئەو شەرتانە جێبەجێ نەکەیت نوێژەکەت قبوڵ نییە. و دووەمیان ئەرکانەکان ژەبێ هەر هەمویان ئەو ئەرکانانەی کە هەیە هەمویان جێبەکەی شەرت و ئەرکانەکان پێویستە جێبەجێ بکرێت و بە سجدەی سەهوو قەرەبوو ناکرێتەوە پێویستە شارەزا بینەوە. بەڵام واجباتەکان وتمان ئەتوانی ئەگەر لەبیرت چوو یا سەهوت کرد ئەتوانی بە دوو سجدەی سەهوو قەرەبوویان بکەیتەوە و هەروەها باسی مبتیلاتمان کرد و قسانی نوێژ بەتاڵەکەنەوە ئەوانش هەشتێک لەو شتانت کرد کە لە وتاری پێشووە باسمان کرد هەر جۆرێ لەو مبتیلانەوە بەکارهێنا نوێژەکەت هەڵەوەشێتەوە پێویستە دووباری بکەیت. و باسی مەکروهاتمان کرد وتمان مەکروهاتەکان نوێژ بەتاڵ ناکاتەوە بەڵام ئەجر و پاداشتی نوێژەکەت کەم ئەکاتەوە. ئەمە 6 وتار و 6 جۆر ئەحکام کە باسمان کرد و کەسانەی کە ئایانەوێ زیاتر لێ تێبگەن و پێویستیان بە دووبارەیە لە پەیچی مزگەوتی ئاشتی و هەروە لە پەیچەکەی خۆم بڵاویەکەینەوە ئینشەڵڵا ئەتوان زیاتر سەیری بکەن و گوێی لێ بگرن بۆ ئەوەی زیاتر شارەزا بن لەو ئەحکامانە.